خانمە پەرلەمانتاری ئەفغانی ناهیدی فەرید لە وتارێکی داڕەخنەی توند ئاراستەی حکومەتی وڵاتەکەی دەکات لە سەرەوەی بودجەی وڵاتەکەی خستووەتە ژێر باری 500,000 موچەخۆر کە بە پێی زانیاریەکانی ناوبراو موچەکەیان زیاترە لە 170 بودجەی وڵاتەکە. ناوبراو ئاماژەی با چەندین نمونەی ئابووری وڵاتان کردووە کە بنەمای زانستی ئەوەیە حکومەتی کاریگەر ئەو حکومەتەیە کە ژمارەی کارمەندانی پسپۆڕ و کەمتر و کارامەترن. بەڵام بودجەی وڵات زانستیانە خەرج دەکەن و دەتوانن ئاراستەی کەرتی تایبەت و چاودێریشی بکەن بۆ ئابووریەکی گەشەکردوو کە هەلیکار و داهاتی نەتەوەیی بەرز بکەنەوە. ئێمە ئەگەر ئەو ڕەخنە زانستەی ئەو خاتوونە بەهەن وەربگرین و بەراوردی حاڵی هەرێمی کوردستان بە وڵاتی ئەفغانستان بکەین جوانتر بۆمان دەردەکەوێت کە نەفەسی حیزبی و کڕینی دەنگی خەڵک چ وێرانەیەکی لە وڵاتی ئێمەدا بەرهەم هێناوە. گەرچی ئەو پەرلەمانتارە 9 ملیۆن کارمەند بە هەرز ناودەبات بۆ ئابووری وڵاتەکەی، بەڵام با ئەو 9 ملیۆنە بکەینە بنەما بۆ بەراورد بە هەرێمی کوردستان. ئەگەر لە وڵاتێکی 38 ملیۆنی وەکو ئەفغانستاندا 500,000 موچەخۆریان هەبێت، دەبوو بۆ هەرێمێکی 6 ملیۆنی 79,000 موچەخۆر هەبێت کە ئامارەکانی هەرێم باسی 1,255,000 موچەخۆر دەکەن کە نزیکەی 16 بەرامبەری ئەو ڕێژەیە. کاتێ فەرید نیوەی ئەو ڕێژێ بە زیاد دەزانێت واتە ئەوەی کوردستان 32 بەرامبەری ستانداردی ئەفغانستان موچەخۆری زیادەی هەیە. ڕاستە حکومەتی هەرێم وەک بەشێک لە عێراق بە شێوەیەکی ڕەها پشتی بەداهاتی نەوت بەستووە، بەڵام عێراق لە پێش 2003دا تەنیا 850,000 موچەخۆری هەبووە، بەڵام لە ساڵی 2019دا ئەو ڕێژەیە گەیشتوتە 6,500,000. ئەوەش نیشانەی نازانستی بوونی دامەزراندنی کارمەندانە، چونکە لە دوای 2003 بە شێوەیە کەرتی تایبەت لە وڵاتدا خاپور کرا، هەمووان ڕوویان کردە حکومەت بۆ دامەزراندن، حکومەتیش بەهۆی پشتبەستنی تەواو بە ئافرۆشتنی نەوت داخوازی هەلیکاری لەسەر ئەو داهاتە دابین کرد. بۆیە لە قەیرانی دابەزینی نرخی نەوتدا ڕوبەڕووی گەورەترین ئاستەنگ بووەوە. بەڵام ئەوەش پاساو نییە بۆ حکومەت لە کاتێکدا سعودیەش پشتی بە نەوت بەستووە، بەڵام ڕێژەی فەرمانبەرانی 1,5 ملیۆن. لە کاتێکدا هەرێمی کوردستان خاوەنی سربەخۆیی نییە تا لە هەندێک تایبەتمەندی دەوڵەت بەهرەمەند بێت و کورتێنانی بودجەی پێچارە سەر بکات. زانستیانە لەگەڵ داهاتی نەوت و ناوخۆدا ڕەفتاری نەکردووە تا پاشەکەوت بۆ کاتی قەیران بێنێت. تەنیا لۆژیکی بەرژەوەندی حیزبی لە دامەزراندنی فەرمانبەراندا کاریگەر بووە بەبێ گوێدانە بەرژەوەندی گشتی و پاراستنی سامان و داهاتی. بۆیە گرفتاریەکانی بووەتە ئەو لەمپەڕەی دەرچوون لێی ئەستەمە، چونکە ئەوانی بۆ کڕینی دەنگ و لایەنگری خەڵک داهاتی گشتیان بەخشیوەتەوە، مەحاڵە لە چوارچێوەی چاکسازی ڕاستەقینەدا دەست بۆ ئەو بندیوار و کەناڵە ئەفسانەیانە ببەن کە بوونەتە سەرچاوەی بە فیرۆدانی سامانی ئێستا و نەوەکانی داهاتوش. کابینەکەی ئێستای حکومەتیش باشترین نمونەی ئەو چاکسازیە کە ناتوانێت دەست بۆ ئەو دۆسێ گەورانە ببات و لەبری ئەوە سزای ئەو فەرمانبەرانە دەدات کە ئەگەر کار نەکەن شتێک بە ناوی حکومەت و ئیدارەوە نامێنێتەوە، بە تایبەتی کەرتە خزمەتگوزاریەکان.